قەزای ڕەواندوز یەکێکە لە شارە دێرینەکانی کوردستان. سەردەمانێک پایتەختی میرنشینی سۆران بووە، خاوەنی کەلەپوری زۆرە. ئەم قەزایە لە سەردەمی فەرمانڕەوایی میر محەممەد ناسراو بە پاشای کۆرا خاوەن کارگەی چەک بووە. وەستا ڕەجەب لە ساڵی 1813 زاینی تۆپی دوورهاوێژی دروست کردووە. بەم هۆیشەوە میرنشینی سۆران لە ڕیزی وڵاتە بەهێزەکان بووە لە چەکی قورس و خاوەنی 200 تۆپی وەستا ڕەجەب بووە. بێگومان گەر باس لە مێژووی دروستکردنی ئەو تۆپە بکەین، ئەو تۆپە بەکارهێنراوە بۆ بەرگریکردن لە ئیمارەتی سۆران ئەو کاتی سەردەمی میر محەممەد کە دژمنی گەلێک زۆر بوو لە هەموو لایەوە هێرشی دەکرایە سەر و بۆ ڕووخانی ئەو ئیمارەتە. ئەویش پەنای بۆ ئەو تۆپانە بەکاری دەهێنایە پەنای بۆ دەبردن بۆ بەرگریکردن لە ئیمارەتەکەی خۆی. باس لەوە یەکێک کە 200 دانەی دروست کردیەوە. تۆپی بەربانگ سەردەمانێک وەک نەریتێک لە زۆربەی وڵاتانی ئیسلامی لە کاتی بەربانگ بۆ ڕۆژوشکاندن بەکارهێنراوە. تۆپەکەی وەستا ڕەجەبیش لە قەزای ڕەواندوز سەرەڕای بەرگریکردن لە خاک و نیشتیمان تا ساڵانی 1980 ئێواران بۆ بەربانگکردنەوە بەکاردەهێنرا و ئێستاش بۆتە ڕەمزێکی شارەکە و خەڵک سەردانی دەکەن. ئەم تۆپە لە ڕەمەزانان بەکار هاتووە بۆ ئەوەی کە خەڵک ئاگادار بێت و لە کاتی بانگدان بۆ پێیکەوە تەکنۆلۆژیا وەک پێویست نەبووە. بۆیە ئەم تۆپە لەلایەن کارمەندێکی شارەوانی بە ناوی حازیلە لە تا کۆتایی هەفتاکان و سەرەتای هەشتاکان تەقێنراوە بۆ ئاگادارکردنەوەی خەڵک کە بەربانگە و ڕۆژی خۆیان پێبشێنن. تۆپی بەربانگ بۆ یەکەم جار لە کاتی ئاوابوونی خۆر لە یەکەم ڕۆژی مانجی ڕەمەزانی ساڵی 1965 کۆچی لە وڵاتی میسر بەکار هاتووە، کاتێک سوڵتان بەبێ ئاگایی تۆپێکی نوێی بۆ هاتووە و لە کاتی بەربانگ تەقاندوویەتی. خەڵک وایان زانیوە بۆ بەربانگکردنەوە تۆپ تەقیوە، بۆیە سوڵتانیش کە دەزانێ خەڵک پێیان خۆشە دەیکاتە فەرمان و ئێواران بۆ بەربانگ تۆپ تەقێنراوە. تۆپەکەی وەستا ڕەجەب تەنها بۆ بەرگری لە خاک و نیشتیمان بەکار نەهاتووە، بەڵکو تا ساڵانی هەشتاکانی سەدەی ڕابردووش لەلایەن هاوڵاتیانی ئەم ناوچەیە بۆ بەربانگکردنەوە و ڕۆژوشکاندن بەکار هاتووە. کاتێک تۆپەکە دەتەقێنرا لە ناوچەکە ئێواران ڕۆژوەوانان بەربانگیان دەکردەوە. ئازادۆمەراوەی کەناڵی ئاسمانی پەیام، قەزای ڕەواندوز.